کارکردن لە تێکستە شانۆیەکاندا و نمایشکردنی شانۆیەکان لەسەر شانۆکان بە تایبەتی لە شاری سلێمانی بەردەوامی هەیە و لە ئێستادا یەکێک لە شانۆیەکان کە شانۆی حەوتە بە بەشداری 12 ئاکتەر نمایش دەکرێت. بە بەشداری 12 ئاکتەر لە هۆڵی بەدیعەدار تاش لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی شانۆی حەوت نمایش دەکرێت کە لە نووسین و دەرهێنانی هەست جەبارە و بە ژانری نهێنی ئامێز کاری لە شانۆیەکەدا کردووە. سەرەتا بەخێر بێن هەڵبەتە شانۆی حەوت لە نووسین و دەرهێنانی خۆمە کە ماوەی 4 ساڵە کار لەسەر نووسینی ئەم سیناریۆیە ئەەکەم کە سیناریۆکە لە ژانرایەکی نهێنی ئامێز پێک هاتووە و کە ڕووداوەکانی ناوی سەرجەمیان نهێنی ئامێزن و بینەر و وابەستەی خۆی ئەکا ڕوودا و بە ڕوودا و تێگەڵ کێشیان ئەکا لەگەڵ ڕۆحی ئەکتەرەکان و تێگەڵ کێشی بینەرەکانە کەوایان لێکە دابنیشن لە دەستپێکی نمایشەکە و تاکو کۆتایی هەڵبن بزانێت کارکتەرەکانی ناوی بناسێت ڕووداوەکان چین و بۆ ڕوئەیەن چکە چیرۆکی شانۆی حەوت باسی دەستگیرنی 6 کەسەکات بەڵام ئایا بۆ گیراون سەبەبەکە چێک گیراون و ئەو کەسی کە دەستگیری کردوون بۆ دەستگیری کردوون ئەمە ئەزانین کە لە شانۆیە زیاتر لای ئێمە بە تایبەتی کوردستان ئەو ژانرانی کە کاری لەسەرگەی زیاتر یا کۆمیدین یا تراژیدین ژانرای نهێنی ئامێز خۆی لە خۆیان نوێگەریەکە هەم لە ناو دراما بێ فلم بێ چ شانۆ بێت ئەمە خۆی لە خۆیان جیاوازیەک و کارێکی نوێ بۆ من وەکو دەرهێنانیش ئەگەر کاری لەسەر بکەم بەڵێ ئەکتەرەکان لە 12 ئەکتەر پێگەن لەگەڵ میوزیسیانەکە بە ناوی بیلال ئیبراهیم کە میوزیسیانێکی بەتوانایی دەستڕەنگینە ئەکتەرەکانیش لە 12 ئەکتەر پێگەن کە سەرەکی ترینیان کە لە 6یان پێگەن مامۆستا ڕزگار ئەمینە سنوور عەبدوڵایە شەون محەممەد ژیار جەبار و زینۆ کەمالە لەگەڵ چەندان گەنجی تریش. من کاتێککە نەسەکەم بینی بەڕاستی نەسەکە زۆر سەرنجڕاکێش بوو لەلا من چەندەمین ئیشە بەشداری ئیشی شانۆ بکەم بەڵام لە ئیشەکانی ترا ڕۆلی ئەکتەریمە بووە بەڵام لەم ئیشەیە زۆر حەزم کرد کە بۆ یەکەمین جارە بەشداری ئیشی پێرفۆمانس بکەم. بێگومان ئەم ئیشی کە من دەسما کە ئەڵێ پێرفۆمانس هەروە ئاسان نییە لەبەرەوەی هەمووی حرەکە و نواندنا شتێکی زۆر قورسە بەڵام لەگەڵ ئەو شام زۆر مرتاح بووم بەڵام بە مەرحەلەیەکی ناخۆشی شاتێپاڕیم لەبەرەوەی یەکەم ئیشم بۆ تۆزێ قورس بوو بە من.